سلامەی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کینۆدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتتان هیواخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس. بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتی پەیامی ڕۆژ لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوایی کە لەم بارودۆخە ئاڵۆزوونە هەموارەی هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و تەنانەت ئەمنی و ئابووریشدا دڵێکی فراوان و خەیاڵێکی مرتاح و پڕ لە ئاسوودەییتان هەبێت. ئەو بڕگەوابەتانی کەم ڕۆبەمان ئامادەکردن دوو تەوەری سەرەکین. تەوەری یەکەمیان دیارە دەمانەوێت بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چیمان پێ دەڵێت لەم بارودۆخە ناهەموارەدا بە تایبەتی لەسەر هاتنی بەڵای ڤایرۆسی کۆرۆنا دەبێت چۆن سەبر و ئاراممان هەبێت. ئەوە یەکێکە لە تەوەرە سەرەکیەکانمان. تەوەرێکی دیکەمان میوانداری هونەرمەندێکی ئیسلامی دەکەین کە دەمێکە لەسەر شاشەکان دیاری نییەکەویش ڕێز سەفین حسینە هونەرمەندی ناسراوی ئیسلامیە چەند بەرهەمێکمان پێشکەش دەکات. ئەزان دەست پێکیش دەچینە لای بڕگەی کەشوهەوا بزانین پێشبینەکانی کەشوهەوە و بەرزبوونەوەی پلایەکانی گەرمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندە پێکەوە بینەری دەبین.
بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری گرنگترین ڕوودا و مێژووەکان کە لە ڕابردوو لە 18 ساڵانی ڕابردوودا ڕوویان داوە. هەمومان لە بڕگەی یادەوەری بۆ کۆ کردوونەتەوە بە بینەریان بین. 18 ساڵی 1962 کۆچی دوایی شاعری گەورە و نیشتیمان پەروەری کورد عەبدولخالق حەسێن نەقشبەندی ناسراو بە ئەسیری لە شاری کەرکووک و لە تەمەنی 72 ساڵیدا و بە هۆی نەخۆشی شێرپەنجەوە. لە منداڵیەوە ئاشنا دەبێت بە زانستە شەرعی ئیسلامیەکانی حوجرە و بۆ خوێندن گەلێک ناوچەی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەگەڕێت و دوجار لە شاری کەرکووک و لە سەردەستی مەلا عەلی حکمەت سیامانسووری ئیجازی مەلایەتی وەردەگرێت. ساڵی 1920 دەچێتە ئەستەمبوڵ و شێخ عەبدولقادری شەمزینی دەبینێت و هەستی کوردایەتی و خەبات بۆ کوردی تێدا دروست دەبێت و ساڵی ئایندە کە دەگەڕێتەوە کەرکووک دەست دەکات بە خەباتی کوردایەتی و تەرخانکردنی شیعرەکانی بۆ کورد و نەتەوەکەی. ئاسیری یەکێک بووە لە نووسەرانی ڕۆژنامەی حەوادیس لە کەرکووک کە دوو لاپەڕی بۆ تەرخان کراوە تا بە زمانی کوردی بابەت و وتارەکانی بڵاو بکاتەوە. هەژدەی شەشی ساڵی 1983 دوای هەوڵە سەرکەوتوەکانی یەکێتی سۆڤیەت و ئەمریکا لە بەکارهێنانی مەیمون و سەگ و مرۆڤ لە ناردنیان بۆ بۆشای ئەسمان، سالی ڕایدی ئەمریکی لە تەمەنی 32 ساڵیدا بۆ یەکەمین ژن لە مێژوودا کە بڕوات بەرەو بۆشایی ئاسمان دارچووی بەشی فیزیا بۆ پێشتریش لە دەستگای ناسا کارمەند بوو. ساڵی 1970 دەست لە کارکێشانەوەی خۆی لە ناسا ڕاگەیاند. ساڵی 2012 بە هۆی شێرپەنجەی پەنکریاسەوە کۆچی دوایی کردووە. 18 ساڵی 1999 کۆچی دوایی زانە و نووسەر و ئەدیبی ئیسلامی وڵاتی سووریا شێخ عەلی تەنتاوی لە تەمەنی 90 ساڵیدا و لە شاری جدەی سعودیە یەکێک بووە لە کەسایەتی هەڵکەوتوەکانی بانگەواز و فیکری ئیسلامی سەدەی 19 سەرۆکی لیژنەی قوتابیان بووە لە سووریادا. لە بوارە جیاوازەکانی ئیسلام و فیکر و ئەدەبدا زیاد لە 55 کتێبی کاریگەری نووسیون. بەلا زیان دەچینە لای نرخی دراوەکان بزانین ئەمڕۆ نرخی دراوەکان نرخی دراوی عێراقی بەرامبەر بە دۆلار و دراوەکانی دیکە چەندە پێکەوە بینەری دەبین. بینەرانی عزیز تاوکاتەی کە میوانەکەم ئامادە دەبێت لە هەولێرەوە لەسەر بابەتی سەبر و ئارامگرتن لەسەر بەڵاو و موسیبەت بە تایبەتی بابزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕێنماییمان دەکات لەسەرەوەی کە دەبێت سەبرمان هەبێت لە کاتی هەر بەڵاو موسیبەتێک کە ڕوومان تێدەکات. دیارە لە ئێستاشدا بەهاتنی ڤایرۆسی کۆرۆنا یاخود بەڵای کۆرۆنا نە ژیان لەسەر زەوی کۆتایی پێدێت، نە دنیا کاول دەبێت، نە هیچ. بەڵام ئینسانی مسلمان ئینسانی وشیار دەبێت چۆن لەم بار و زروفەدا وشیار بێت، چۆن سەبر و ئارام بگرێت لەسەر ناخۆشیەکان و بە تایبەتی ئیسلام چۆن ڕێنمونیمان دەکات. دیارە میوانەکەم ئامادەیە لە هەولێرەوە کەویش دکتۆر خێرڵڵا کاسکەی زانای ئاینیە. دکتۆر گیان زۆر سپاس بۆ دەرفەتە، سڵاوی خوارد لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەمەی کە ئێستا ڕووی لە جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان کردووە تا دێت ئامارەکانی گیان لە دەستدانیش زۆرتر دەبێت، چۆن دەبێت یا ئیسلام چۆن ڕێنمونیمان دەکا لەوەی کە سەبر لەسەر ئەم بەڵاو موسیبەتە یا ئەم بەڵایی کە ڕووی لە ئێمە کردووە دەبێت سەبری لەسەر بگرین. بە ناوی خوای گەورە و میهرەبان، درود و سەڵات و سەلام بۆ گیانی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم، بۆ سەریار و یاوەر و شوێن کەوتوانی. سوپاس بۆ بەڕێستان کە و دەرفەتەتان پێبەخشین. سپاس بۆ تۆش. طبعاً بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کە
لە ڕاستیدا دەبێت لەوەوە دەست پێ بکەین کە خوای پەروەردگار سوبحانە و تەعالا لە قورئانی پیرۆزدا کە باسی ئیمان دەکا یاخود باسی ئیمانداران دەکا هەم لە ڕابردوودا و هەم لە ئومەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لەو سیفەتە درەوشاوانەی کە خوای پەروەردگار مەدحیان پێ دەکا و ستایشیان پێ دەکا بەڕاستی ئارامگرتنە لەسەر بەڵاو موسیبەت و نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتی. بۆ ئەگەر تەماشا بکەین خوای گەورە سوبحانە و تەعالا ئەو حەقیقەتەمان بۆ باز دەکا و ڕاستیمان بۆ بەیان دەکا کە بەس وتنی ئەوەی کە ئینسان بڵێ من ئیماندارم ئیمانەکەی دانامەزرێ یاخود بڵێ بەس بە قسە بڵێ من موسڵمانم لە جێگای خۆیدا نییە، بەڵکو ئیمان و تاقیکردنەوە دووشتی هاوتەریبن لەگەڵ یەکتردا. با تەماشا بکەین خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئەحەسیبە الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. خوای پەروەردگار لەم دوو ئاەتە قورئانیەدا ئەو ڕاستیە بۆ ئێمەی موسڵمان ڕۆشن دەکاتەوە و دەفەرمێ ئایا خەڵک وا گومان دەبا کە تەنها بڵێ ئیمانم هەیە و تاقی ناکرێمەوە؟ نەخێر، بەڵکو وەلەقەد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. خوای پەروەردگار دەفەرمێ تووشی بەڵاو موسیبەتمان کردوون ئەوانەی پێش ئێوە کە ئیماندار بوون و ئیمانیان هێناوە بۆ ئەوەی ڕاستان لە ناڕاستان جیا ببنەوە و کەسانێک کە بەس بە قسە ئیمانیان هەیە لەگەڵ کەسانێک کە بە ئەو ئیمانە ڕۆچۆتە ناو ژیانی ڕۆژانەیان وەک چۆن دەڵێی پاک و پیس لە یەکتر جیا ببنەوە. جا بۆیە بەڕاستی ئارامگرتن و سەبرگرتن لەسەر بەڵاو موسیبەت دەرئەنجامی بوونی ئیمانێکی بەهێزە لە لای ئینسانی موسڵمان. تەماشای ئاەتەکانی قورئان بکە و تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. هەموو ئاەتەکانی قورئان کە باسی سەبر دەکەن و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی ئارامگرتن و سەبرگرتن دەکەن، ئەو ڕاستیە دەتوانین بڵێن کۆمەڵە ڕاستیەک بۆ ئینسانی موسڵمان بەیان دەکەن کە بەڕاستی یەک لەو ڕاستیانە ئەوەیە کە ئیمانداری و ئیمان بەخواهێنان واتە سەبرگرتن و ئارامگرتن و هەروەها ڕازی بوون بەو قەدەرەی کە خوای گەورە سوبحانە و تەعالا دەیهێنێتە سەر ڕێی ئینسانی موسڵمان. بۆیە دەبینین خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە زۆر شوێندا بۆمان باسی سەبر و ئارامگرتن دەکا وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِّنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِّنَ الْأَمْوَالِ وَالْأَنفُسِ وَالثَّمَرَاتِ. خوای گەورە سوبحانە و تەعالا بە کۆمەڵێک بەڵام موسیبەت ئێمەی موسڵمان تاقی دەکاتەوە. یەک لەوانە بە مردنی ئازیزانمان، یەک لەوانە بە بەڵام موسیبەت، یەک لەوانە بە برسیەتی، یەک لەوانە بە فەقیری، یەک لەوانە بە ترس، بە هەموو ئەو جۆرە بەڵام موسیبەتانە خوای گەورە تاقیمان دەکاتەوە. ئەنجا دەفەرمێ مژدە بدەن بەوانەی کە ئارامگرن الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. كخواي پروردگار لم چند آيەتەدا سەرنجامی ئەو کەسانەی کە لە بەرامبەر بەڵام موسیبەتدا ئارامگرن لە بەرامبەر تاقیکردنەوەکانی خوای پەروەردگاردا ئارامگرن بۆمان باز دەکا و دەفەرمێ ئەوانەی کە لە بەرامبەر بەڵام موسیبەتدا ئارام دەگرن خوای گەورە ڕەحمەتیان بەسەردا دەبارێنێ و ئەوانە هیدایەت دراون. کەواتە کەسێک کە ئارام بگرێت لەسەر بەڵام موسیبەت کەسێکی مهتەدیە. خوای پەروەردگار دەفەرمێواتە ئەو کەسە هیدایەت دراوە بۆ ڕاستە شەقام و ڕاستە ڕێگای ئیسلامەتی و کەسێک کە ڕازگۆیە لەگەڵ ئیمانەکەی خۆیدا. لای ئێمە تەنها کە دەڵێ ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون بە زۆری بۆ مردوو بەکاری دێنین، بەڵام ئەگەر تەماشای قورئان بکەین و تەماشای سیرەت و سونەتی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەم دەستەواژەیە واتە ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون تەنها تایبەت نییە بە مردوو بە کەسێک کە مردوویەک دەمرێ، بەڵکو بۆ هەموو بەڵام موسیبەتێک دەگرێ دەتوانی بێڵێ ئینسانی موسڵمان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چرای لێکوژاوەتەوە فانۆسە لالەیە هەر شتێک بووە لە کاتی خۆی فەرموویەتی ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون. واتە بەڵام موسیبەتەکان چەند زۆر بن و چەند جۆر بن پێویستە ئینسانی موسڵمان
وشە و دەربڕینی ئیننا لله و ئیننا ئیلەیهی ڕاجعون کە ئەو پەڕی تەسلیم بوونە بە فەرمانی خوای پەروەردگار و بە ئەو پەڕی ڕازیبوونی ئینسانی مسلمان پێشان دەدا لە بەرامبەر ئەو تاقیکردنەوەی کە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا مسلمانان و ئەهلی ئیمانی پێ تاقی دەکاتەوە. ئەنجا بە لە هەمان کاتیشدا ئێمەی مسلمان ئەو حەقیقەتە باش بزانین کە تاقیکردنەوەکان جۆرا و جۆرن لە ژیاندا. مەرج نییە هەموو تاقیکردنەوەیەک هەموو بەڵام موسیبەتێک یەک جۆر بێ، نەخێر، بەڵکو زانایان دەفەرمونون، مامۆستا سەعید نورسی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ کە زانایەکی بەڕێزە و وەڕەسائیلی نوری داناوە، ئەو بەڕێزانەی کە ئاشنان بە پەیامەکانی مامۆستای نورسی زۆر بە جوانی دەرک بەو ڕاستیە دەکەن کە پەیامەکانی نور دەرئەنجامی تەجروبە و خیبڕە و یەکلابوونەوە بۆ خوای گەورە، تەجەڕود بۆ خوای پەروەردگار نووسراون بۆیە کۆمەڵێک ڕەسائیلی ئومێدبەخش بۆ ئینسانی مسلمانن. کاتێک کە مامۆستا باسی موسیبەت دەکات دەفەرمێ ئەو موسیبەتەی کە تووشی دین نەبێ، واتە موسیبەت لە دیندا نەبێ، خوا نەخواستا کەسێک لە دین هەڵگەڕێتەوە دەستبەرداری دین بێ، دەفەرمێ ئەوە هەر موسیبەت نییە. ئەو موسیبەتانەی دی مامۆستا تەقسیمیان دەکات و تەوزیعیان دەکات بۆ چەند جۆرێک. دەفەرمێ موسیبەتێک هەیە دەبێتە کەفارەتی گوناهەکان بۆ ئینسانی مسلمان. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ما یوصیب المسلم من وصب ولا هم ولا حزن حتى الشوكة يشاكوها إلا كفر الله بها عنه خطاياه. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ مسلمان تووشی غەم بێ، تووشی ناخۆشی بێ، تووشی هەر سەر ئێشەیەک بێ، دەفەرمێ هەتا دڕکێک لە پەنجەی ڕابچێ، دەفەرمێ ئەوە خێر و حەسەنات و چاکەی بۆ دەنووسرێ و دەبێت تەمایی کەفارەتی گوناهەکان، کەواتە بەشێک لە بەڵام موسیبەتەکان کەفارەتی گوناهەکانن بۆ ئینسانی مسلمان. واتە موسیبەتەکان هەر یەکەی پەیامێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئینسانی مسلمان، و بەشێکی تر لە موسیبەت و بەڵام موسیبەتەکان بەڕاستی وشیارکەرەوەن کە مامۆستا نورسی دەفەرمێ زلەی میهرەبانی. واتە کاتێک کە ئینسانی مسلمان تووشی بەڵایەک دەبێت، تووشی تاقیکردنەوەیەک دەبێت، مەرج نییە ئەو بەڵاو تاقیکردنەوەیە وەک چۆن دەڵێ پەیامێکی تری بۆ ئینسانی مسلمان پێبێزگەلەوەی کە ئەو ئینسانە وشیار دەکاتەوە لە گوناهێک، لە تاوانێک، لە سەرپێچیەکە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بێ فەرمانیەکی خوای گەورەی کردووە لە تەمات و ڕەحمە زلەی میهرەبانی خوای پەروەردگارە بۆ وشیارکردنەوە و بۆ بە ئاگاهێنانەوەی ئەو مسلمانە لە بەرامبەر ئەو گوناه و تاوانە کە دەستبەرداری ببێ. و بەشێکی تر لە گوناه و تاوانەکان بەڕاستی ببوورە مامۆستا لە ئێستادا کە بۆ نمونە کۆرۆنا لە ئارادا هەیە، ئینسانی مسلمان و وشیار و بەئاگا چۆن دەبێت تێڕوانینی بۆ ئەم بەڵایە هەبێ. لە نمونە ئەگەر توش بوو بێ ینی خۆی دەشارێتەوە لە کۆمەلگایە، هەندێکی زۆری نەمان پێمان عیبە کە بڵین تووشی ئەم ڤایرۆسەیە بووین بە عیبەی دەزانین. لە کاتێکا بەڵایەکە هەموو دەسەڵاتەکانیش لە ژێر دەستی خوای پەروەردگار خۆیەتی، و هەشمانە ئەگەر کەسێکمان بە کۆرۆنا بمرێ پێمان وایە عیبەیە ئەگەر بە کۆرۆنا بمرێت، لە کاتێکا دەزانین نەمەش بەڵایەکە لە دەسەڵاتی خوای پەروەردگار خۆیەتی. کەواتە دەبێت چۆن تێڕوانینمان بۆ ئەو بەڵام موسیبەتە هەبێت کە دێت بەسەرمانە بۆ هێو بەڵاوە کە هەیە. بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ و لە جێیە، بێگومان ئەو پەتە و بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە، دەستخۆش. بێگومان ئەو بەڵام موسیبەتە ئەو کۆرۆنایی کە ئێستا پەتایەکی جیهانیە بەڕاستی و عالەمی ئیسلامیش کە پێیوە گیرۆدە بووە لە جێگای خۆیدا بەڕاستی مسلمانان لە ڕوانگەی دینەوە بڕوانە هەر بەڵام موسیبەت و هەر شتێک کە ڕوودەدا کە دەڵێن لە ڕوانگەی دینەوە مانای ئەوە نییە کە لایەنی دنیا فەرامۆشکەین، کە دەڵێن لە ڕوانگەی دینەوە ئەگەر بێت و ئێمەی مسلمان تێڕوانینەکانمان بۆ ڕوودا و بۆ کارە ساتەکان کە ڕوبەڕوومان دەبنەوە لە ڕوانگەی دینەوە بێ، دین ئاراستەمان دەکات کە دەبێ مسلمان واقعیانە مامەڵە بکات لەگەڵ دەوروبەری خۆیدا، لەگەڵ کۆمەلگای خۆیدا، لەگەڵ ئەو ژیان و ژینگەی کە ژیانی تێدا دەباتە سەرێکەوە. تا دین شتێک نییە جیاواز بێ لە دنیا، بەڵکو دینە فێرمان دەکات کە چۆن مسلمان مامەڵەیەکی تەندروست و جوان و شەرعیانە بکات لەگەڵ ئەو پێشهاتانە، لەگەڵ ئەو بەڵام موسیبەتانەی کە دێتە ڕێگای. سەبارەت بە نەخۆشی کۆرۆنا کە جەنابەت فەرمووت، هیچ عیبەی تێدا نییە کەسێک کە ئەو نەخۆشیە بگرێ خۆی لە خەڵک پارێزێ، بەڵکو ئەوە قیمە و چڵەپۆپەی ئیمانداریە
ئینسانی مسلمان ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ برای مسلمانیشی پێی خۆش بێ چەندە تۆ پێت خۆشە کە تووشی ئەو پەتایە نەبی تووشی ئەو بەڵایە نەبی خوا نەخواسە کە توش دەبی خۆ دوور دەگری لە خەڵک ئەوە دینداریە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیسلام بەو جۆرە ئاراستەمان دەکا بەو جۆرە تەوجیهمان دەکا کە مسلمان ئەوەی بۆ خۆی پێی خۆشە دەبێ بۆ برای مسلمانیشی پێخۆش بێ واتە ئیمانداری ڕاستەقینە و بڕوابوون بەخوا و بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بریتیە لە بەرژەوەندی ڕەچاوکردنی بەرژەوەندی مسلمانان ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی ڕەچاوکردنی ئەو بەرژەوەندی کە خوای گەورە سوبحانە وتەعالا بۆ هەمووانی داناوەکویە کەواتە کە من نەخۆش بم تووشی ئەو کۆڕۆنایە بم یان جەنابەت هەر کەسێک بەڕاستی دەبێ خۆمان دوور بگرین لە خەڵک بەڕاستی دەبێ خۆمان پارێزین لە خەڵک چونکە ئەو نەخۆشیەوەکو دکتۆرە بەڕێزەکان و سەرچاوەکان و لایەنە پەیوەندیدارەکانی پزیشکی و تەندروستی دەڵێن نەخۆشیەکی معدیە گواستراوەیە ئەو نەخۆشیە معدی و گواستراوەیە لە شەریعەتی ئیسلام داوای بۆ دەڕوانێ دەبێ مسلمان خۆپارێزی بکە ئەگەر تەماشای مێژووی زێڕینی ئیسلام یاخود ئەو چرخانە بکەین کە ئیسلام تیاندا فەرمانڕەوا بووە فێرمان دەکا و پێمان دەڵێ کە چۆن مامەڵە لەگەڵ بەڵام مصیبەت و پەتایەکاندا بکەین تەبەن کاتی خۆی ئەو کۆڕۆنایە خود کۆڤید 19 لەوانەیە بەشێکی زۆری زانایان دەفەرمون تاعونی سەردەمە ئێستا تاعونی ئێستایە کەواتە ئەو تاعونە خوای گەورە سوبحانە وتەعالا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمان دەکات کە چۆن مسلمان مامەڵەی لەگەڵدا بکە کە تۆ لە شوێنێک گرتت نابێ بچێ شوێنێکی تر کە لە شارێک گرتت نابێ ئەو شارە بەجێ بێڵی بچێ شارێکی تر ئەوە مانای ئەوەیە کە دەبێ ئینسان خۆپارێزی بکە خوا نەخواستا کەسێک بەهۆی منەوە تووشی کۆڕۆنا بوو بەهۆی جەنابتەوە بەڕاستی ئەوە ئەگەر خۆم نەپاراستە بێ و عەمدەن و قەستەن تێکەڵاوی خەڵک بووم و پارێزگاریم نەکردبێ ئەگەر بەرامبەرەکەم تووشی هەر شتێک بێ لە لای خوای گەورە سوبحانە وتەعالا ئەگەر بەهۆی منەوە بەهۆی قسووری منەوە توش بوو بێ بێگومان گوناهاکە بەشێکی بۆ منە گوناهاکە من تێیدا تامەبارم کە بووم بەمایی ئەزیەتدان بە مسلمان و گواستنەوەی ئەو نەخۆشیە بۆ کەسێکی مسلمان بۆیە دەبێ ئێمەی مسلمان ئەو تێگەیشتنە ڕاستیەمان هەبێ کە ئیسلام و دینی خوای پەروەردگار بریتیە لەوەی کە چۆن من پارێزگاری لە بەرژەوەندی لە تەندروستی لە سەحەتی خۆم دەکەم بە هەمان شێوە دەبێ پارێزگاریش لە تەندروستی و لە سەحەتی مسلمانان بکەم زۆر ئەگەر تەماشا بکەین لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات ئارامگرنین یاخود با بڵێن ئەو بەڵایە ئەو موسیبەتی کە ڕویان لێ دەکات گلەی و گازندەیان هەیە زۆر جار بۆن منە دەڵێن ئەگەر خوای گەورە منی خۆش بیستایە ئەو بەڵایی بە توش نەدەکردم ئامۆژگاری ئێوە چیە بۆ جۆرە کەسانە؟ بەڵێ طبعاً ئەمە پێچەوانەی ئاەتەکانی قورئانەوە پێچەوانەی فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی ئارامگران زۆرە لە ئیسلامدا بەڵام سەرمەشقیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام با تەماشاکەین ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە سوبحانە وتەعالا چۆن ئاراستەی دەکاوە چۆن تەوجیهی دەکاوە چۆن دڵنەوایی دەکات لە بەرامبەر بەڵام موسیبەتدا طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئوذیت فەلەم یؤذ ئەحەد مثلی یان قبلی لە هەردوو ڕیوایەتەکەدا هەیە دەفەرمێ ئەوەندە ئەزیەت دراوم کەس بەقەدەر من ئەزیەت نەدراوە ئەوەندە بەڵام موسیبەتی هاتۆتە سەر ڕێگا و هاتۆتە سەر ژیانی کەواتە پێغەمبەرێک عەلەیهی سەڵات وەسەلام کە سەرمەشق و پێشەوا و ڕابەری دنیا و دوا ڕۆژمانە خوای گەورە سوبحانە وتەعالا چۆن مامەڵەی لەگەڵدا دەکات دەفەرمێ فەصبر لحکمی ڕەبیک فإنك بأعيننا خوای گەورە چی پێ دەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئارام بگرە بۆ ئەمری ئێمە خۆ دەزانین کافرەکان و قوڕەیش و خوانە ناسان ئەزیەتت دەدەن بە جۆرەها قسەی ناشیرن و ناڕەوا لە مەقامی تۆ ڕوبەڕوود دەکەنەوە بەڵام بزانە فەصبر لحکمی ڕەبیک فإنك بأعيننا تۆ لەبەر چاومانی کەواتە کاتێک کە خوای گەورە سوبحانە وتەعالا بەڵام موسیبەتێک بۆ کەسێک دەنێرێ دەبێ بزانێ ئەو کەسە خۆشەویستە لە لای خوای گەورە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام إذا أحب الله عبدا ابتلاه فإذا رضي فله الرضا وإذا سخط فله السخط پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە سوبحانە وتەعالا کاتێک کە
بەندەیەکی خۆی تاقی دەکاتەوە ئەوە نیشانەی خۆشەویستیە، نیشانەی ڕقلێبوونەوە نییە. کاتێک کە مسلمان تووشی کۆڕۆنا دەبێ، تووشی بەڵایەک دەبێت، تووشی حادیسەیەکی سیارە دەبێ، با نەزانێ ئەوە خوای گەورە ڕقی لەو کەسەیە، نەخێر بەڵکو پێچەوانەکەیە. إذا أحب الله عبدا ابتلاه، خوای گەورە ئەو کەسەی خۆش دەوێ، ئەو مسلمانە خۆشەویستە لەلای ئەو ئینسان، لەلای خوای پەروەردگار. ئەگەر ئینسان ڕازی بوو بەو بەڵام مصیبەتەی کە خوای گەورە سوبحانە وتعالە بۆ ئینسانی دەهێنێ، ئەوە خوای گەورە لێی ڕازی دەبێ. ڕەزامەندی خوای گەورە سوبحانە وتعالە بەستراوەتەوە بە ڕەزامەندی مسلمانان، یاخود با بڵین بە ڕەمەزامەندی ئەهلی ئیمان لە بەرامبەر بەڵام مصیبەتەکان. یەکێک لە ڕێگاکانی چوونە بەهەشت و یەکێک لەو پاداشتە زۆرانەی کە خوای گەورە سوبحانه وتعالى بۆ مسلمانانی داناوە کە بێ ئەندازەیە، إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئەوانەی ئارام دەگرن، سەبر دەگرن لەسەر بەڵام مصیبەتەکان لە لای خوای گەورە سوبحانه وتعالى، پاداشتەکەیان بە بێ ئەندازەیە. خوای گەورە پاداشتیان دەداتەوە و خوای گەورە ئەجر و خێریان بۆ دەنووسێ. کەواتە مسلمان، بابای مسلمان دەبێ ئەو ڕاستیە بزانێ کە خۆشویستنی خوای گەورە سوبحانه وتعالى بۆ بەندەکەی ڕێگایەکی بریتیە لەوەی کە بەڵام مصیبەتی دێنێتە ڕێگا. ئەنجا با تەماشای ئەو حەدیسەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم بۆمان باسی طاعون دەکا، کە بۆمان باس دەکا، دەفەرمێ عذاب يبعثه الله على من يشاء ورحمة للمؤمنين. سزایەکە خوای گەورە دەینێرێتە سەر ئەو کەسانەی کە حەزی لێیەتی و ڕەحمەتیشە بۆ مسلمانان، ڕەحمەتە لە هەموو لایەنەکانی ژیان. با تەماشا بکەین، ئێمە مقارنەیەکی ئەو پەتاو کۆڕۆنایە بکەین کە بڵاو بووە لە ناو وڵاتی ئێمەدا، لە ناو جیهاندا. بەڵێ بە کورتی ینی تەماشا بکە لەوانەیە زۆر نیعمەت هەبێ کە ئێمە لە لای خۆمان قەدرمان نەزانی بێجا، هەم لە نیعمەتی ئازادی و حڕیەت و دەرچوون و گەشت و گوزار و ئەوانە کە لەو کەرەنتینە و لەو ماوەیەدا خەڵک و بە شێوەیەکی گشتی لە ماڵەوە بوو لە کاتی کەرەنتینە. بەڕاستی ئەو کاتە هەست بەوەی دەکرد کە نیعمەتی چوونە دەر چەند بەتام و چێژەوە چەند خۆشە تۆ کاتێکە حەزت لێیە سەردانی دۆستێکت بکەی، ئازیزێکت بکەی، لەگەڵ ماڵ و خێزانە سواری سیارە دەبی، لەگەڵ دۆستێکت گەشتێکی دەرەوەی شار دەکەی. چەندە ینی هەست بەو نیعمەتە کرد کە ئەو نیعمەتانەی خوای گەورە لەسەر ئێمە چەند زۆر بوون، بەڵام ئێمە قەدرمان نەدەزانێ. و زۆر شتی تریش بۆ نمونە مثلا ئەو ئەوەی بەو پەڕی ینی وەک چۆن دەڵێ هەستکردن بەوەی کە ئەو نیعمەتەی سەحەت چەندە گەورەیە لەسەر ئێمە کە ئێمە قەدرمان نەزانین. خەیرۇڵڵا کاسکەیر، مامۆستای ئاینی لاولێر و لەگەڵ ماناوی سپاس بۆ ئامۆژگاریەکانت، خوای گەورە پاداشتی خێرێ باتەوە. بینەرانی عەزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. ئازان دەچین لای زانیاریەک و دەگەڕێنەوە لاتان. چەند زانیاریەک لەسەر بەرزی ڕێژەی چەوری لە خوێندا. بەرزبوونەوەی ڕێژەی کۆلسترۆڵ چەوری لە خوێندا زۆربەی جار هیچ نیشانەیەکی نییە تا کەسەکە هەستی پێ بکات، بەڵام ڕەنگە کەسەکە ڕوبەڕووی مەترسی توشبوون بە نەخۆشی گیرانی بۆریەکانی خوێن لە دیواری دڵ و جەڵتەی مێشک و مردنی لە ناکاو ببێتەوە. لە حاڵەتی ئاساییدا کۆلسترۆڵ لەلایەن جگەرەوە دروست دەکرێت و سوودی خۆی هەیە لە دروستبوونی دیواری خانەکانی لەش و چالاکی مێشک و دروستبوونی هۆرمۆن و خەزنکردنی ڤیتامین. دوو جۆر کۆلسترۆڵ بەگشتی بوونیان هەیە، ئەوانیش زیان بەخش، سوود بەخش. جۆرێکی تر چەوریش هەیە پێی دەڵێن چەوریە سیانیەکان کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە توشبوون بە نەخۆشی دڵەوە ئەگەر ڕێژەی زۆر بەرز بوو لە خوێندا. چۆن پارێزگاری لە ڕێژەی چەوری لە خوێندا دەکرێت؟ خواردنی تەندروست، دوور بێت لە چەوریە تێرەکان. خواردنی سەوزە و میوە و دانەوێڵە بە توێکڵ و زۆر ئاو خواردنەوە ڕێگر دەبن لە چەوری زیان بەخش. لە هەفتەیەکدا 150 خولەک وەرزشێکی مامناوەندی پێویستە، چونکە وەرزشکردن بە شێوەی ڕۆژانە دەبێتە هۆی کەمکردنەوەی کۆلسترۆڵی زیان بەخش و بەرزکردنەوەی کۆلسترۆڵی سوود بەخش. دوورکەوتنەوە لە جگەرە کێشان یان وازهێنانی بە یەکجارەکی، چونکە کێشانی جگەرە دەبێتە هۆی تەسکبوونەوەی دیواری بۆری خوێن لە هەموو لەش. بۆ چارەسەر بە دەرمان پێویستە کەسەکە پزیشکی پسپۆڕی تایبەتمەند بیبینێت.
بینەرانی عزیز دیارە تەوەری دووەمی بەرنامەکەمان تایبەت بوو بە میوانداریکردنی بەڕێز هونەرمەند سەفین حوسێین کە تەوەرێکی تەرخانکراوە بووە زۆر جار هەڵدێن لە هەفتانە ڕۆژێکی تەرخان بکەین بۆ تەوەرێکی هونەری. بەڵام پێشەوەی کە بچینە سەر بابەتەکەمان دەمەوێت جارێکی تر بێنە سەر خۆپارێزیەکان بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا ئەگەرچی بەهۆی ئەو هەڵمەتەی یا بە جۆرە لە جۆرەکان ئەو بێمتمانەیە کە لە نێوان حکوومەت هێرێم و هاوڵاتیاندا دروست بووە هاوڵاتی زۆر متمانەی بە کۆرۆنا نیە بەڵام خەڵکێکی زۆر هەن لە کەسوکاری هەمومان کە لە ئێستادا توشبووی ڤایرۆسی کۆرۆنان ڕاستە لە ڕابردوودا کەرتی تەندروستی وەزارەتی تەندروستی حکوومەت هێرێمی کوردستان لە ئێستا و لە ڕابردوشدا نەیتوانیوە لە ئاست خزمەتگوزاریە سەرەتاییەکانی هاوڵاتیان بێت بەڵام ڤایرۆسی کۆرۆنا دەبێت جیا بکرێتەوە مەترسیەکانی جیا بکرێتەوە لەو بێمتمانەیەی کە ئێستا هاوڵاتی بەرامبەر بە کۆرۆنایی بەرامبەر بە حکوومەتی هەیە بۆیە کە ئاوڕێک لە هەندێک لە کەسە نزیکەکانمان دەدەینەوە بە تایبەتی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون جاران دەمانوێت گەنج توش نابێت تەنها ئەوانە توش دەبوون کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بەڵام ئێستا کە سیر بکەین خەڵکانێک هەم گیانیان لە دەستداوەوە هەم توش بوومان زۆرن کە هەم گەنجن لە نێوان تەمەنی 20 بۆ 30 ساڵیشیان تێدایە کە بەداخەوە هەشمانە گیانی لە دەستداوە لە کاتێکا خەڵکێک بووە وەرزشکار بووە لەشێکی ساخ و تەندروستیەکی هەبووە ڕاستە ژیان و مردن هەر بەدەستی خوای پەروەردگارە بەڵام ئینسانی مسلمان و هوشیار و باگا دەبێت بە دڵنیاییەوە خۆپارێزیەکان جێبەجێ بکات هەرچەندە ڤایرۆسی کۆرۆنا مەترسی هەبێ مردن بەدەستی خوایە بەڵام خۆپارێزی ئەرکێکی شەرعی و ئینسانیە لە ئێستادا چونکە لە پێناو پاراستنی خۆت خێزانەکەت دایک یان باوکێک کە بەتەمەنە یاخود منداڵەکان کە لە ماڵەوەن دەبێ هەمومان خۆمان بپارێزین. لە ئێستادا لە هەرێمی کوردستان لەگەڵ توشبواندا ئەوەی کە ئەرکێکی گەورە و جنگاوەری یەکەمی ڤایرۆسی کۆرۆنایە پزیشکەکان کە پزیشکەکان ئەرکێکی گەوریان لەسەرشانە هەرچەندە لە دۆخێکی ئێستاە مانگرتنیان ڕاگەیاندوە بەڵام لە ئەرکێکی گەورەدان وە جنگاوەری یەکەمی ئەو ڤایرۆسن و ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە بوونەتەوە پێچەوانی هەرێمی کوردستان دوێنێ بڕیادرا لە بەغدا هەموو ئەوانەی کە لە پێشەوەی هەموو پزیشک و کارمەندان لە پێشەوەی ڕوبەڕووبوونی ڤایرۆسی کۆرۆنان پارچە زەوی و پاداشتی مادیان پێ بدرێت بەڵام پێچەوانەوە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا موچەی مانگی دویان وەرنەگرتووە. دەچینە لای ڕێنماییەکی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا و خۆپارێزیەکانی و دەگەڕینەوە لاچان. ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە. دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسە بوونەوە. تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە. تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە. دووربکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە هەروەها دەستمەدا لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا. دووربکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن. چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە؟ دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکاتەکەیدا هەبێت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە. لەو کەسانە دووربکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە. بەباشی گۆشت و هێلکە بکوڵێنە. بەبێبوونی پێداویستەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە. چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنیکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە. کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە. لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ. خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە. لەم کاتانەدا دەستت بشۆ. لە دوای کۆکین و پژمین لە کاتی خزمەتکردنی نەخۆش پێش یان پاش لە کاتی ئامادەکردنی خواردن پێشنان خواردن دوای چوونە تەوالێت ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی. ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا.
بینەرانی عزیز دیارە لە تۆری دووەم و کۆتایی بەرنامەکەماندا ئەمڕۆ میوانداری بەڕێز هونەرمەند کاک سەفین حوسێنمان کردووە و هەروە هاوڕێی ژنیاری کاک زاناتە گەرانی زۆر سپاسدانەکەین کاک سەفین بەخێربێ زۆر سپاس زۆر بەخێر بێ ناخوا زۆر سپاس بەش نشان سابێ کاک سەفین دەمێکە لە شانۆی هوەری خۆتانە لەسەر میدیاکانە دەرناکەویت ڕەنگە بەرهەمی تازەشت دیارە تا ئێستا بڵاو نەبووەتەوە ئەگەر سەرەتا بینەرێکی تازە بیەوێ کاک سەفین بناسیێنێت چۆن خۆت دەناسیێنیت بەڵێ بسم الله والصلاة والسلام على رسول الله من دەست خۆشیتان لێ یەکەم لێرە لەوێ بینەری بەرنامەکانتانین ئەوەندەی کە هەیە سرودی ئیسلامی بەگشتی توان بڵم ئێستا لە ئاقارێکی ترایە لە بوارێکیکە خۆی بینێتەوە بە دەردەوەی کە کۆمەڵشتی دووبارە هەیە ناچینەوە سەروانی کە زروف بوو ئەوانە چیە و چۆنە گوزەرێ بەڵام ئەوەندەی کە هەیە ئینسان مەقولی عمل و لە ئیشەکانی ینی بەردەوام بێت ئەوەی کە هەیەی لە هەست و لە دەربڕینەکانە یعنی پەنگی پێ نەخواتەوە دەربڕینی هەبێت ئەو دەربڕینانە بەڕاستی وەکو چۆنەڵی لایانی هۆرمۆنیش کاری تەواو ئەکات لەسەر کەسەکە ئەوەی کە هەیە لە لای کەسە عاریفەکان و لە لای کەسە هونەریەکان یعنی بە دڵنیاییەوە ناتوانیت تۆ بەردەوام بێهەواڵ و بێخەبەر بیت بە تایبەتی لەگەڵ ڕۆحی خۆتە ئەوەی کە هەیە لە دڵ و لە هەست و ویژدانتە بەردەوام کارلێگێکەکە لەگەڵ ئەو هونەری کە هەتە جا لە بواری شعرا بێت لە بواری ئاوازا بێت یعنی تەنانە دەگەن لە گۆشەی ماڵەکەی خۆشتا بێت تۆ کارێکی خۆت هەرەکەیت زۆر باش سەفین سەفین کێ سەفین لە ساڵی 1995ەوە کاری هوەریم بەتایبەتی هوەری ئیسلامی سپاس بخوا لەگەڵ ئەو پلانی کە هەبوونەوەشی کە تا ئێستا بەردەوام ملاقاتمان هەیە و پەیوەندیمان هەیە برای خۆشەویستمان کاک زاناتە گەرانیە و برای خۆشەویستمان مامۆستا یاسین کەویش زۆر هاوکاری کردوین هەر خۆم نی بەتەنیا بریتیم لەم یەک دوو برایی دیکەش بەڕاستی لەشتان ساق بە چۆن بەرەمت بۆ حازر کردوین ئەمڕۆ بەڵێ ئەوەندەی کە کاتەکە وار بدات ئەوەندەشی کە لە ئامادە باشی شەکەیا بێت دوو مادەمان هەیە بە شێوازی حی باشە دوانی کەشمان هەیە دوو مادەی دیکە ئەوانە ئەگەر بتوانین بە شێوازی پلەیباک ئەگەر بکرێت چکە لە بەرەوەی کە پێچە چەند ئامێرێکی تر بەشدار بێت یا ئێستا لەم کات و لەم بەرنامە جوانەیەوە پێچێت نەسبێکی تایبەتی بێت شێوازێکی کە وەرگێت زۆر باش بەڵێ چ لای بەرهەمی یەکەم بە حی بێت بەرهەمی یەکەم پێم خۆش بوو بە ئەوەکەی یەکەم جار کە مەوجی ڕۆح دەست پێ بکەین کە شیعری برای بەڕێزمان کاک ئەیوبیە ئەگەر پلەیباک بێت زۆر باش پێم خۆشە چکە لەبەرەی کە ئەو زۆر باش مادەیە تقریباً بۆ زروف و بۆ کاتێکی ئێستا گۆنجاو بێت زۆر باش کامیانە مەوجی ڕۆح مەوجی ڕۆح تێکستەکە لای بەڕێزمان کاک ئەیوبیە ئەگەر ئەوە ئامادە بێت من خزمەتانەکەم و پێشکەشتانێکین زۆر باشە دیارە هاوکارانم مەوجی ڕۆحمان بۆ ئامادە دەکەن لەوەی کە پێشکەشی بفەرموو
سقيمي عشوانا زيكم لباخي فاني عالم غريقي موجي عليكم لا أشكي تالي غريقي موجي عليكم لا أشكي تاميد البرد شيطانكم لددري نفسي أما ليس سرابيكم لساتو سامي أجندا شيطانكم لددري نفسي أما ليس سرابيكم لساتو سامي أجندا نوري شمشايا كيشكي هواكم دفا كيفي مريات المنوكا كقدر لنا وقتي يا خي قرتنا لبرباديتي لتابي بهدر دامي بهردا تمعي تابعي تاسم لنا وقتي يا خي قرتنا لبرباديتي لتابي بهدر دامي بهردا لزاديتا قماضي دادي غريب أصلهم متشاهين وتقبلنا سقيمي عشوانا زيكم لباخي فاني عالم طريقي موجي آويكم لا أشكي جامي محيطيش بقريت أخوك اندهر قطرة عليك يا خرابي بعدنا بيشي لاني وسرابي أزل قر محيطيش بقريت أخوك اندهر قطرة عليك يا خرابي بعدنا بيشي لاني وسرابي أزل خاك سالتا واني بردا واني لكن ضواني ساحلة لكن ضواني ساحلة سقيمي عشوانا زيكم لباخي فاني عالم طريقي موجي آلكم لا أشكي تاني خوش بێت بخێر بێتەوە سپاسانەکەم کاک سەفین هۆکاری ئەم کەم دەرکەوتنن یاخود ئەم ئەوەی کە چەندێکە نازانم دەرنەکەوت یاخود بەرهەمێنەوە بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکەی کەسێ بۆ کەسێ فەرقەکە
بەڵێ پێچە لە منەوە و شتێکی وابێ و لە کەسێکەوە هۆکارێکی کە بێت ئەوەی کە هەیە زیاتر ڕاگەیانەکان وەکو پێویست سام بەرهەمی تازە هەیە ئەی تەرحیان کەمە منە تۆ دوو مادەت هەیە مادەکە یاخود هەر مادەیەکیش بێ ئەم هونەرمەندانە ئەگەر بەسەر بکرێنەوانەیە ئەو کاتە تۆ بیان و بڕێ و کەسانە ئابیت سا کەناڵ هەیە من مادەم تەقدیم کردووە کە مادەکەم تەقدیم کردووە پشتگوێی خستووە ئیتر پشتگوێ خستنە لە مادەیە لە دوان بەو شێوەیە تۆ کەمتر دەرەکەوی ئەگەر لە پرسیینەوەکە وەکو مەسەلەی برایەتی و مەسەلی هونەرێکە گەر هەبێت شتێکی گەورەیە بەس ئەوەیە زیاتر شتێکی کە نییە تا چۆنە بەگشتی فەراغی هونەری ئیسلامی هەیە ئێستا خەڵکی هێشتا تا مەزرۆی ئەو هونەری ئیسلامیان کە لە ساڵانی ڕابردوودا زۆرتر بوو لەوەی کە ئێستا بە دەرەکەوێت فەراغەکان زۆرە لەبەرەوەی کە ئەم هۆکاری کە باسم کرێکێکە لەوانە طبعا فراغ دروست ئەکات ئەگەر لازم مەلزوم یەک نەبین ئێمە هەروەکو مەسەلەی خشتەکە چۆن باسەکرێت ئەو کاتە ینی ئەو کەسانی کە تۆ مەبەستە زیاتر ئەو کەسانی کە بۆ نمونە چەند کەسێکی دیار لە دوان لە سیارە ئەوانی تر فەرامۆشکرێت طبعا فەراغێکی زیاتر دروستە بە بۆ چکە لەبەری کە من بەردەوام دەنگی کەسێک لەلام بەردەوام دووبارەیە یا خەڵک بەردەوام گوێی لە دەنگێک ئەبێت پێویستی بە گۆڕانکاریەک هەیە تۆ هەتاکو لە ناو ئۆتۆمبیلێکیشە کە ئەڕۆیت ناو بەناو باگە تەبریدێکیش پێ بکە و فێنەکەرەوەیکیش هەبێ ناو بەناو جامی سیارەکە دائەگری لەبەروی گۆڕانکاریەک هەتا لە هەواکەی شەهابێت جا ئەگەر گۆڕانکاری متەنەویع نەبێت بەڕاستی گۆڕانکاری لەم ژیانە ئێستا تۆ هەتا خەوتنت کە هەڵ ئەستیت خۆشوەردنت هەموو بوارەکانی تر بەردەوام یعنی هاتووشوی مزگەوتت ئەمانە هەم تازەگەریە نوێبوونەوەی ئەم نوێبوونەوانە ئەتوانە بڵێم یەکێک لەوەی کە خۆی ئەبینێتوەتیایە لێپرسینەوەکان چاکن ئەم لێپرسینەوەانە چییە مەسەلە بەستەنها خزمەتی هونەرەکە و مەسەلە برایەتی و هیچ شتێکی زۆر ئەکسەپی نەگەر بچین لای بەرهەمی دۆم بەڵێ حەیت بێ خۆت چۆنە پێ باش زۆر باش ئەگەر کامیان گەڕانەکەس بکەین زۆر باش بەڵات لێوار بەدەی عشقم لە دەریای نور منی جۆشان بۆ ناسینە بوومە ساهاتور لێوار بەدەی عشقم لە دەریای نور منی جۆشان بۆ ناسینە بوومە ساهاتور لای دەریوێشان خۆم دیتەوە شەوی هیجران گوزەر کردی شاری عشقم هاتوو لە دوور لای دەریوێشان خۆم دیتەوە شەوی هیجران گوزەر کردی شاری عشقم هاتوو لە دوور لای دەریوێشان خۆم دیتەوە شەوی هیجران گوزەر کردی شاری عشقم هاتوو لە دوور
کۆمەرانی دڵی زاری سەرە و گرتوم ئیلاهی من دڵ عاشقت دەبێ مەسرور کۆمەرانی دڵی زاری سەرە و گرتوم ئیلاهی من دڵ عاشقت دەبێ مەسرور مەحشەری ژین بە تۆ بەندە خالقی من جامی بادەی چەند پێویستە ڕێبواری لە پەروازە گیانی شیر لە تۆ بەخشین دەریای تاوان بۆ تۆم هێنا هەر تۆی لێبوود گەر قەبوڵم بابدی خۆ لطوف داغاکەی کەسی بێکەس کەسم نییە هەر تۆی سێبوود گەر قەبوڵم بابدی خۆ لطوف داغاکەی کەسی بێکەس کەسم نییە هەر تۆی سێبوود گەر قەبوڵم بابدی خۆ لطوف داکەی کەسی بێکەس کەسم نییە هەر تۆی سێبوود منی مستی بەدەیازم کە پڕ هەستم بە تۆ وادڵ سەودا سارم بێ تۆ مەهادور لە خۆری تۆ جامی مستی بوو بە دیاغاریم وەسڵە سوژدەم لەم دەرونی وەکو بلور لە خۆری تۆ جامی مستی بوو بە دیاری بە تۆ وادڵ سەودا سارم بێ تۆ مەهادور لێواری نێواری بەدەی عاشقم لە دەریای نور منی جۆشان بۆ ناسینە بوومە ساغانتۆ لێواری لێواری بەدەی عاشقم لە دەریای نور منی جۆشان بۆ ناسینە بوومە ساغانتۆ زۆر سپاساوە بیرم چوو کە تێکستەکە هی برای بەڕێزمان ماوەسامینیە ئاوازەکە هەر برای بچووکتانم میوزیکەکەش هەر مامۆستازانە لەکوێ حازرت کردووە ئەمە قوربانەتوان بڵم 2 ساڵێکم مادێم هەیە بەس وەکو پێویست بڵاو نەبووەتەوە تۆماریشت کردووە؟ تۆماریش کراوە بەڵێ زۆر باشە ئامادەیە بۆچی ئێستا کلیپتان نییە وەکو ڕابردوو؟ وەڵاهی نازانم یعنی چی بڵم شتەکان زۆر پێوەست هەیە بە ئیمکاناتی شخصی خۆتانەوە؟ نە ئەوە کوێتە سەر ڕاگەیاندنەکان ینی ئیشی ئەوانە پێم وانی ینی خۆم هەرەوەنم لەسرە ینی لە بواری هوەری من بم ئەم برایە بێت یعنی بابەتە ڕۆحەکەی خۆی بەرجەسە و ئامادە بێت ئیتر دوایەوە ئەشتوانێت تۆماری بکات بەڵام وەکو مەسەلەی تر یعنی ئەتوان بڵم لەزەتێکی وای نییە کە تۆ نەخۆت بۆ خۆ بچی بواری تۆماری ڤیدۆیی و ئەمانە بکەیت ئەوە کاتە ئەگەر ئەو ئەرکە بۆکو لایەنە برایەتەکە ڕاگەانە ئیسلامەکان بیکەن شتێکی گەورەیە ئەو کاتە گەورەتر دەبێت کاک سەفین بەدەنگی کێ سەرسامی بەردەوامگوێ لە کێ دەگری؟ وەکو دەنگەکان پێشووتر لە ساڵانی زووە پێشەوەی کە ئاشنابی بەم ساحوای ئیسلامیە زۆر حەزم بە دەنگی ئیبراهیم تاتڵاس کردووە بەڵام دواتر لەگەڵ ئیشەکانی بەهجەدەهای زۆر هاتووە ئیتر کەم و زۆر ئەوەی کە لە دنیای هوەری خۆمانە ئەیان بینین بەڵێ زۆر باش لەبەرەوەی دەرفەت کە من دەبێ بچین لای بەرهەمە حیاکەی دیکەیان بیناسیێنیەوەی کە بەرهەمەکە چییە و پێشکەشمانی بکەیت بەرهەمەکەی تر شعری برای بەڕێزمان کاک ڕێبازە نەفسی ئەمارە ئەوە شار بڵین ئاوازەکە وەرگیراوە بەڵام تقریبان شتێکی خۆشە خراپ نییە زۆر باش گوێمان لێبێت باش
مني زليلي نفسي أمارة شوبو نرقي غزو جيان ميارة مني زليلي نفسي أمارة شوبو نرقي غزو جيان ميارة فدمي وينبرش ما يا خزناتي ريقيني شاين ذنبو أمنا يا رب أمان أمان نفسي أمارة غنم كاسيك تاونبار من بوم أو كاغسا مالول وغنبار لا نويا غنم كاسيك تاونبار من بوم أو كاغسا مالول وغنبار أنا وداروني سينم أقريت وخيت يا أدا حشار أمان أمان نفسي بتكارم أمان أمان بالوارد قارم تواوب نفسي بذكارم من يشبع وساتا زوي قرفتارم كاتي تواوب نفسي بذكارم من يشبع وساتا زوي قرفتارم بالا بوقا يسيمو نفسي لوامة دل خوشي كردم پروارد قارم أمان أمان پروارد قارم أمان أمان پروارد قارم کاک سەفین لە 95 دەست پێ کردووە یەکێ لەو بەرهەمانەی کە لەو سەحوای ئیسلامی ڕابردوڕابووندا کە لە 95ەکانە ئەو کاتێککە تۆمارت کردووە کامیان بەلاتەوە زۆر بەچێژ و تایبەتمەندیەکی هەیە ئەنی ئەوانەی پێشووتریان تازەکی نەوەتەکان باڵێ بەڵە وانی نەوەتەکانەوەی کە دەنگی یابێتەوانێ ئەی مسڵمانی کوڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ئەتوانی کۆفلێکمان بۆ بڵیتەوە ئێستا ئەترسم شۆڕشێ دەست پێ بکەوە لەسەر وەزنا کۆپلێگەڵ هینە مارشەی قاکە ئەوەندەی کە شاعرەکەم بیرماوێ زۆر باشە پێڕای ئەی مسڵمانی کوڕاپەڕینێ بۆ بەرزی دینەکەت ڕەنجەتینێ ئەو کەسای بۆ مەباس خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆیلا ببینێ ئەو کەسای بۆ مەباس خوێنە ڕێژێ ئەستەماژینی کۆیلا ببینێ ئەی خوانیستانی کورد هاستن بەسیەتاکی وەهاژین پەرستن ئەی خوانیستان
پرهاستن بەسیەتاکەی وەهاژین پەرستن کواغیراتان بەرامبەر بە ئیسلام کواغیراتان ئەگەر خاوەن هاستن کاتێکا پور ئانە سووتێ نرخی نابێ سەد جۆگای فێر وێسکی خوێنی هەڵبباسن ئەی موسڵمانی کورد ڕاپەڕینێ بۆ بەزیدینەکە گەڕەنجەتینێ ئەو کەسای بۆ مەباس خوێنە ڕێژێ ئەستەماژی کۆی لە ببینێ دەستەکانت خۆش پێم وایە هەر هێشتا تازەشە وانە لە ناو با بڵێنە و سەحوەی ئیسلامی هەر جمهورێکی زۆر زۆر باشی هەیە زانمەوەی کە بەلامەوە زۆر جەماوەری بوو و لە ساڵی 1996 وترا بە شێوازێکی حی بوو کاتە یعنی بڵێن دەنگانەوەیکی باشی هەبوو بەڕاستی زۆر باشە بە کۆتا دەگەین بەس دەمێت دوایین قسەت گوێم لێ بێت وڵی قسە زۆرە ئەتوانی هەروەندە بڵین کە ئینسانەوە ڕێگایی کە خوای گەورە بۆی داناوە بە هیچ شێوەیەک ئامان خافڵی نەکات وە کەسێکیش بین یعنی ڕەنانەوەیکی ڕەوشی باشمان هەبێت هەروەکو پێشووتر لەگەڵ کاکزانای بەڕێزە باسمان کرد کە بەڕاستی ئەوەی کە هەیە خەڵک ئێستا سەیری ئەو کەساناکە کە ینی هەڵگیری ڕەوشتێکی ئیسلامی یاخود دیمەنێکی ئیسلامیان پێوە دیارە بەڕاستی نەبینە پەڵەیەکی وە کە بینە بار بەسەر ئەو دینەشەوە ئەوە خۆی زۆر گرنگە بە حافەت زۆر سپاس بۆ بەڕێز کاکسفین کاکزانە سپاس کامیوانی بەرناوەکەما بوون کاتێکی ناناکەم و کرتی دەستان خۆش بێ زۆر بە چێژ و زۆر تایبەت بوو پێشتر پێیتم بەڵام چۆنڵی ئەم شەو عادەتەن شتەکان ئێمەش حەیوین شتی حەیوینەوە تەبیعی دەسێ سەڵتیش زۆر گرنگە ئەگەر بۆن منەم سازە بەڕەتیش بڕۆشتایە و شتەکان تۆزێک بەڵام دەستان خۆش بێ و ئێمە داوای لەبوون نەکەین شەکەتان پیرۆزە شەکەتان جوانە دەستان خۆش بێ بینەرانی عزیز بەیانمەتی هاوکارانمان هاتینە کۆتایی بەرنامەیەم جارەمان هیواخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە ئازیز بێت و هیواخوازین هەموو لایەک ئینشاءالله تەندروستێکی باشتان هەبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ